لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر بەهارە گەشتێکی بۆ ئەندامان و دۆست و لایەنگرانی ڕێخست. ئامادەبوانی بەهارە گەشتەکە وێڕای پشتیوانی خۆیان بۆ لیستی نیشتیمان بەڵێنیشیاندا دەنگ بدەن بە مامۆستا محەممەد جەلیل کاندیدی ژمارە 3 کۆمەڵی ئیسلامی لە لیستی نیشتیمان. ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵی ئیسلام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لە سنووری مەڵبەندەکەمان مەڵبەندی چواری کەرکووک دەنگ ئەدەین بەڕێز مامۆستا محەممەد جەلیل کە کاندیدی ژمارە 3 لیستی نیشتیمان. ئەم لیستە کە پێک هاتووە لە گۆڕان و هاوپەیمانی و کۆمەڵی ئیسلامی ئێمە زۆر بە خۆشحاڵی و سەربەرزیەوە دەنگ ئەدەین بە کاندیدی ژمارە 3 مامۆستا محەممەد جەلیل مای شانازیمانە ئینشاءالله سەرکەوتو شەبێ. بەڵێ دوای ئەوەی کەوا ئەو دوو حزبی دەسەڵاتدارە لە کشاری کەرکووکە کوردیان فڕۆش و شکۆی کوردیان نێش، بەڵام لەم کاتەدا ئێمە زۆر بە پێویستمان زانی کەوا لیستی نیشتیمان دروست بووە. لە ناو لیستی نیشتیمانیشدا ئێمە کاندیدێکمان بەرچاویمان ئێوش مامۆستا محەممەد جەلیلە، بۆی ئێمە لێرەوە پشتگیری خۆمان بۆ مامۆستا محەممەد جەلیل دەرەبڕین و بۆ لیستی نیشتیمانیش ئەوەی پێمان بکرێ بۆ سەرخستنیان لیستە ئێمە لە خزمەتی ئەم لستەیە ئابین. کۆمەڵی ئیسلامیش کە بەشداری کردووە لە لیستی نیشتیمانە و ئێمەش کاندیدێکمانێ مامۆستا محەممەد جەلیلە. هیوادارم خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی کەرکووک هێشی هەڵبژێرن شایستەی ئەو شوێنەش بێ دەستخۆشیش لە مەڵبەندی چواری کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەم کە بەوەی ئەم بەهارە گەشتەوە سازیان کردبوو دەستخۆشیان لەکەم نمونەشان زیاد بێ. هیوادارم کە خەڵکی دەنگ دەن بە یەکێک کە شایستەی بێ بۆیە لیستی نیشتیمان ژمارە 3 مامۆستا محەممەد جەلیل هیوادارم دەنگی پێ بدەن تاوەکو بێتە کەسێکی شایستە لە پەرلەمان. بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دادپەروەری و دیموکراسی لیستی نیشتیمانیان لە ناوچە جێنا کۆکەکان دروست کردووە. کاندیدی ژمارە 3 کۆمەڵی ئیسلامی لە لیستی نیشتیمان دەڵێت کۆمەڵی ئیسلامی بە گڕوتینەوە خۆی بۆ هەڵبژاردنەکە ئامادە کردووە و بانگەشەکانی بەچڕی دەست پێ دەکات. وەکو دەستپێشێکی هەڵبژاردن ئەمڕۆ ئێمە لێرە گرتبوونەوەیشی جەماوەری گەورەمان ساز کرد بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و تەواوی چین و توێژەکانی کۆمەلگا ئەمڕۆ لێرە بە مامۆستایانی ئاینی و مامۆستایانی قوتابخانە و خوشکان و برایان و هەمویان لێرە ئامادە بوون و ئینشاءڵڵا بەردەوامە بین لە بانگەشەیەکی تەندروست و بانگەشەیەکی بە خۆش جۆش و خۆش. لیستی نیشتیمان بە ژمارە 183 لە کەرکووک و ناوچەدا بەڕێنراوەکانی تر بە هیوایە بتوانێت هیوا بۆ هاونیشتیمانیانی ئەو ناوچانە بگێڕێتەوە و پێگەی کورد جارێکی تر لەو ناوچە جێناکۆکانە بەهێز بکات کە لە دوای 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆمەوە لە دەستی داوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.